جابە دەرزی پێوەکردن مشکلی چیشمانە ئێستا هەر پێوەکردنی تاخم دەرزی پێ بوو دەرزیەکی ترت بەرەمە ئێستا لانێ بینەرانمان سیر بێ بەلایەنە بڵێن ئەمانە سەرقاڵی چین قوماش و بەکرە و دەرزی و ئاری خەریکە بەکرە ئەکا بە دەرزیەوە ئەوانە و مجموعەیەکی جلی کوردی ئەبینیم لە ستودیۆکەمانە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دەرزی درومانە لانێ بەلاتانە سیر بێت ڕۆژێکی لەم جۆرە هەیە بەڵام بەڕاستی هەیە لە ڕۆژمەرەکەیە و ئەمە بۆ ڕێزگرتنە لە ئیشی بەرگدروەکان لەسەر ئەوەی کە نیشان بدرێت ئەمە ئیشێکی تا چەند جوان و هەروەها گرینگە پێویستی بە هوەرە جا من و ئاری یەکەم جار هەر یەکەمان قۆبچێک بەدەستمانەوەی ئەمانەیە بیدورین بەم قوماشانەوە ئاری جارێک بەخواجارە من تەرکیزێوێسە هەرجان بەڵەمەکە بزانم بۆ ئەوەی کە ڕکابراەتەکەمان عادلانە بێ منەوە چاوەڕە بکەم ئەو دەرزەکە پێشترش دەرزێکم تێکردی من فێڵێکم لە تۆ کرد تۆ بۆ منە پێوە کرد دەستەکانی خۆش بێ ئەوە چییە؟ ئەو جارە باشە پێوە کرد زۆر باشم پێوەکەم جارە بەزەم جاریان نازانم بۆ ئاوا شانسەکەی من وای نازای چۆنە ئەم سەری بەکرانە کە ئەی بڕی ها بە مەقەستەکە بیبڕە کە پەرتەوازە بێ هەرەوە تاڵ نەبێت بە ئاسانی پێوە بکرێ جا ئەمە زۆرێک لە خاتونەکان ئەم جۆرە لە تەقەڵێدان و ئەم جۆرە لە قۆبچە دوورن و ئەم بابەتان نازان بەڵام پیاوان زۆرجار کێشیان هەیە هەرچەند دوایش نیشانی میوانی بارگنامەکەمانی ئەدەین خاتونێکی بە سەبقەی بەرگدروەکەمان بەناسێنین بۆی کە قسێکمان بۆ بکاو ئێمەش وردە خەریک بین کاڵی شێرزادمان لەلایە بە ڕێزیان بەرگدرون جلوبەرگی کوردی زۆر بە جوانی ئەدورە جا پێم خۆشە خۆی لەگەڵەوەی کە بە خێراتنی ئەەکەین باسێکمان بۆ بکات کە قات و کاڵی چەند ساڵە سەرقاڵی ئیشی بەرگدروی لە چی بوو کە حەزل لەم بارەتە بوو دەستخۆشیتان لێکرد زۆر سپاس ماوەی 3 ساڵە ئیشی دوورمانەکەم سەردار بە ئیشی دەست و ئەمانە دواتر هەوڵمما زیاتر ئیشەکە پەرە پێ بم و ئیشی دوورمان و چنین و ئیتر هەمووی بیکەی بە پیشەیە بە شێوەی پیشەیەکی فێر بوویت من سەرەتا لە دوکانێکی زۆر پچووکەوە دەستم بەم ئیشە کرد نامە بەستم لە لای کێ لە خول بەشداریت کرد لە لای خەیاتی تر فێر بوویت من دایکم خۆی خەیات بوو پێشتر ئێستا ژار خەیات و بێکەوە ئیشەکەین لەگەڵ ئەوە بێکەوە سپاس دەکەم ئەمیشەمان ئاوان لەکرد تر لە دوای ئەوە منیش هەوڵەما چوومە کارێک و زانیم ئیشێکی باشەوە توانی بژەیەکی ژیان دابین کە لەگەڵ یا بەردەوامن ئەم جلوبەرگانی کە لەبەری خۆشتا هەمووی خۆ دیزاین و دوورینێک وەڵا خۆی ئەمانە حازری بوون بەس دوورینەکەی بەڵێ دوورینەکەی خۆمان ئەمە قۆبچەکە پێوەکەین وانە من دەستم پێ کردەوە تۆش دەست پێ نەکردەوە وەڵام من ئەوەی سەدەستم پێ کرد باشە ئاری بەگرێ لەدانەکە دیارە خراپ نیت زۆر باشن لەمانەیە زای با پێ بڵم بۆچی لەبەرەوەی ئێمە پیاو بەس لەمەیە تۆزە باشین لە قۆبچە دوورە لە قۆبچە دوورە زۆربەی کات قۆبچەکانمان لێ بێت اینجا بە تایبەتەوە کەسانەشی کۆکو منن تەنیایی بەها بە تەنیایی زۆر ژیاون تۆ ناچاری هەندێک شتێ اینجا ئێستا گرنگەوە جوانیەکەی منافەسەکە لە بیری من و توایە وایە بەبزانین کامان دروستتر ئەی دوورێت چون ئەوەش زۆر گرنگە تۆ ئەم قۆبچانە بزانانی بە دروستی بدووری جا زۆر جار ئێمە کاتێ باسی بەرگدرو ئەەکەین نازانم ئەمە هۆکارەکەی چی زۆربەی کات خەیاڵی خاتونەکان بەتایبەت ئەگەر جلی کوردی بێچێ بەلای ئەو بەرگدورانە کە پیاوە ئێمە بەرگدوری ژنی زۆر باشمانێ بەڵام بۆ کاتێ باسی ناو و ناوبانگەکرێت زۆربەی کات پیاوان دێن ئاراوە ڕاستە وڵاهی هۆکارەکەی هەر لە سەرتاوە یەکەم جاکە دەستیان کردو بە ئیش زیاتر پیاوان پێم وا بێت لە ناو بازاڕەکانە بەڵێ بەرگدوریان کردو ئیتر ئێستا و بە باشدا ئەنێن کە پیاوان باشترە بەڵام خۆی خاتونی زۆر دەزڕنگین هەیە بەڕاستی لە سلێمانیا زۆر باش توانیویانە یعنی ئەوان زۆر باش بیستمە هەر خەیاتێک ئەڵێن لانەی لە یەکی دوو بابەتە زۆر یعنی ئیشی تاو بێت وا هەیە بەڕاستیە ئەگەر شتێکی وایە جەنابەت لە کامێک پێلکات بۆ نمونە کراسە لە کامێک لە بابەتەکان زۆر جوانی دووری خۆتە بەدڵ بێت بە تایبەتی لە جلی کوردیە کامیان هێلەکە ساڵتەیە کام لە بەشەکانی هەموو ئیشی خۆتە لە هەموویە بەدڵ بەڵێ زۆر لە تەمەنێکی ئاوایە شەکەی خۆم زۆر بەدڵ هەر سەرکەوتوریاوە چینیش بەدەست هاتانەوانێ بەردەوام وردیشی زۆرە کاتیشی زۆرە هیلاکیە ئەو کەلوپەلانی کە هێناوتم دیارە بەدەستخۆشیەوە زۆر شتی جوانی تایە بۆ نێمە قۆبچێک پێواگەینە بە 50 بچینە ناوە بینە دەرەوە ئەمە هەر یەکێک لەوانە ئەگەر ئێستا من بیری لێ بکەم وەڵام بەخوا لەوا چاردانێکیان ڕۆژێکی بێت ئەوەنی پێچێت
لە سەرەتایە کە دەست ئەکی بە ئیش ئەروەڵات کاتێکی زۆریە بە چەند ڕۆژێ جاوا شتێکم چنیوە مانگ زیاتر خەریکی بوو مەڵام تر دەستە درایە وردە وردە لە کڵاوێکی ئاوا لەوانەیە هەر لە ڕۆژێکا تەواوەکرێن تەکیدی کاتێکی کەمیە لەگەڵەوە شەوانە بەڵێ خوێندکاری کوێی سەناعە لە بەشی دیزاین و دوورمان دیزاین دوورمانەوە تا لە بوارەکەی خۆشتە هەر لە بوارگەی خۆمان خوێندن چ کاریگەریەکی هەیە لەسەر بەرەو پێشبردننی کارەکەی خۆت وڵاهی ئەوڵ داوە ینی لە خوێندنەوە بیتەنە بوارەکەەوە زیاتر بە شازێکی ئاکادمی کارەکانت بکەیت بەڵێ یەکەم جار من خۆم هەتاوکو شەشی علمیشم خوێند بەڵام ئەم بەشەم زۆر بە باشدانی کە زانین بەشێک هەیە لە سەناعە تایبەت بە دیزاین و دوورمانە شتێکی زۆر زۆر باشە ئەمە تا چ قۆناغێک هەیە خوێندن لە کوردستان لە سێوە بووی ئەڕۆیت لە سێوە بۆی ڕوا تا چ قۆناغە 3 ساڵە وەکو تا 6 بەڵێ هەر ئەو ناکە لەو باوەڕەشم کولیەشی بۆ بکرێتەوە ئەم بەشە لە پرۆژی ئەوەیانی شەڵە کولیەکەشی هەبێ ناخۆشترین شتێم کارە چییە ناخۆشترین شتی ناخۆشترین دەرزی نەچۆ بە دەستاقەت بەڕۆڵا زۆر بە شتێک هەیە پێی چی پێڵەن بڕین پێما بە 50 نانێ ببڕێت نهانێکجا چوومە قەستەکەی و هەم گەورەیە هەم زۆر تیژە ئەڕۆڵا مەکینە دەبکرێ بە مەکینەوە جارێک خۆمان لێ هاو دەستم بوو بە مەکینەکە ئەوانەی هینە بەڵام ڕای لەگەڵ هەمویان شیرینی خۆشی هەیە ئیشەکە کاتێک جلێک ئەبینی لە کۆتایە تاوە بووە پێما بە هەموو هیلاکەکە باش ئەم جلانە زۆر جارەبینین بەسەر پارچە قوماشێکە شێوازێکی بڕین نەخشەیەکیان بڕیوە اینجا قوماشەکە ئەخەنە سەری و ئەی بڕن ئەمە بەڕاستی هەر هەیە لە هەموو جلێکە یان بۆ کۆمەڵێک لە جلەکانە یان بۆ ئەو کەسانەیە کە سەرەتایانە اینجا دواتر کە دەستە ڕاهات پێویستە بۆ قوماشانە بۆ پارچە کاغەزانە نامێنێ وڵا سەرەتا کە دەست ئەکی بە ئیشێک ئەبێت تۆ بزانی کە چۆن دەست پێ ئەەکەیت یەکەم جارگە کەسە هیچ شارەزای نەبێت پاترۆن بە پاترۆن بۆیان ئەکەین و لەسەر قماشەکەدان و ئەیبڕان ئەوە بە کەسێک کەشات بدەم قسەکانەوە کە جەناب سەڵام بۆکەی سێرێکی قۆپچانەی من و ئاریش بکە بزانە کامیان دروستە ئەمە تۆزە لۆچ بۆ لە ژێرەوە وتە پیاوان لەم بوارەی بەردرویە زۆر ئەمەشیان هی منە کامیان دروسترە تقریبا هەردووکتان باشە بەڵام خۆی دڵمان نایە شەڕاستی پێ بڵێ خۆی ئەم خۆپچانە دووکونیمان هەیە چوارکونیمان هەیە بۆ چاکەتوشت ئێستامی ئێوە چوارە ئەبێت چۆن بڵێ بە شێوەیە گلەم بەربوو ئەمبەر ئاوا بۆی بڕێ بەڵێ زەربی ئەوێت من سەیکە من ئاوا کردومە بۆ زەربم بۆ کردووە و لە دوو لاش واتە تەنها زەرب نییە نەخشان چۆن بڵێ هەردووکیان بەقوتن لێ نابنە باڕ ناکەم بەڵام تۆزێک لە ڕێخستنیە ئەوێت زەربیەکە دروستە ئێستاوی تۆ زۆر باشترە دڵی زنەکە بابێنە لایەن جلە کوردیانە ماشەڵڵا ڕەنگەکان زۆر زۆر جوانن بیرکردنەوە لە ڕەنگ یان دیاریکردنی ڕەنگ لای خۆتە چۆن دیاری ئەکرێت بۆ لە هەر بەخواستی کەسەکە خۆی خاتونەکە خۆشت پێشنیاری بۆگەی بە پێڕەنگی پێست و ڕەنگی قژوانە زۆر جار دەورە بینێ ئێستا هیوایڵێ جلێکم بۆ بکە لەگەڵ خۆما گەستایلی خۆما بگونجێ لەگەڵ لە شیلاریا بەڵێ ئێتر تۆ ئەبێت بزانیت پێستی چۆنە جلێکی بۆڵ بژێریت بۆ منە ئەسمارەکان تۆزێک ئەبێ ڕەنگێکی کراوە بکەن چۆن بڵێ ڕەنگی زەق نەکەن چکەونیتر ئەسمەرترە بنەوە ئەوە بەپی ئەوە بەپی خۆشی بڵێ حەزم لێ ئاوا بۆم دوورە کێشەی نیە ئێمە زۆر جار لە چلی مۆدەیە کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆ نمونە ئەوەی کە هێڵ هێڵە بەم شێوەیە باڵا بەرز نیشانت بەم شێوەیە کورتم نیشانت گوڵی گەورە گەورە نەخشی گەورە گەورە کەسە قەڵاوەکان با بڵێن کێشیان زیاتر نیشانەیە بۆیە بێ نەخشی ورتر لەبەرکە بۆ جلی کوردی ئەم ڕێنمایانە تا چەند بەڕاستی هەیە ئەگەر کەسێک بە جەنابەت بڵێ ئەمەیە جلەکەوا دەرمخا خۆی جلی کوردی عادەتەن هەر میان تۆزە زعیفتر نیشانەیە بەڵام بۆ نمونە حەست کە زعیفتر نیشانی بە یان تۆزە بە خۆتڕۆ نیشان بە ئەمانەش ئەکرێ لە جلی کوردیە هەر کارێکی بۆ ڕێژێنە کە بڵێم وەکو جلی مۆدە هیچ ئەوەیان هەیە بەڵام لە جلی کوردیە عادەتەن هەمووی یەک ستایلە بە هەر ئەو ستایلەکەی خۆی بمێنێت و لە دەستی نێ ئێستا کۆمەڵە سەرقۆڵ هاتووە هەیە ئەوەشان زۆر پانەکە دەسەکە قەڵەوتر دەرەکە چۆن لەم لە چەند ساڵێ ئەمۆدی لە هەبوو بەڵام پێشترنا لە پیاوانە پشتێنی کوردی تۆزێکە توانی وەرگی پێدا پۆشی کەسەکە سەیریشت کاڵە لەواچە خەتای پشتێنەکەی بێت تۆزە خەڵەوە بۆ ژنان چی ئەکرێوانیش پشتێن ڕۆڵی هەیە یان هەندێک لەم کەمەربەند و هەندێک بابەت دەبینم ئەوانە ڕۆڵیان هەیە یان نییە چی بەڵێ ئێستا لە کراسی کوردی خانمانە لە دوا پشتێنیکەم بۆی پڕە جسمیان بۆستێت ئەم ئەکسسواراناتی پێوەکەن تۆزە شتەکە داپۆشێ قەرەڵشانە و تەرکیز لەسەر کێشی کەسەکە لا وەک ڕنگ نێوانی لەگەڵ ڕەنگە چۆنە
لە جلە کوردیەکانە بەڵێ حەزل لەوەیە بۆ نمونە ئەگەر جلێکیان بۆ هێنادیان بەتایبەت بەڕاوێژی جەنابەت قماشەکەی هەڵبژێردرا وا بڵێ بۆ نمونە ئەگەر بەهارە وەرزی سەیرانە باڕەنگەکان کراوە بە یا ئەگەر زستانە باڕەنگەکان بەو شێوەیە بێ والله هەیە ڕەنگەکان زۆر تێکەڵەکە شتێکێنە لە ئەوە هەیە ڕەنگ زۆر تێکەڵ بکریان سادەی زیاتر بەڵاتوانە جلی کوردی تۆزە قەرەباڵی شتی پێ بێت جوانە بەڵام زۆر ئەوژنا زەقبێت و هەریەکە لە ڕەنگێ بێنە جوان نیشتی سادە جوان ئەو ڕۆخی جلە کوردی ڕەشەکەی ناوەڕاستمە بەسمە پرسیار بکەم ینی سەر کۆمەڵە کڵای زۆر جوانت هێناوەتە ئێرە بەڵام ئێستا ڕۆخی کۆڵوانەکە و ئەمەی چ پێڵەن سەڵتەکە هێلەکەکە و ئەوانە هەموو یەک دیزاینن کلااوەکەش نابێ هەمان دیزاین بێ یان شتی وە ئەکرێ لە جلی کوردیا یان ئەکرێ ئەکرێ بەڵێ ئێستاوە خۆم وادامنا کە هەموو یەک شت بە سەلیقەی ئێمەیە پێم جوان شتێکی جوانە کڵاوەکە سەر فۆلکلۆریش کڵاوەکەش بە هەمان شێوە باشە شتێکی جوانە بە دیزایانی کڵاوانە هەر خۆت ئاوا بە خەیاڵ دروستیەکەی یان پێشتر شتێک لات گەڵاوە بۆ ئینجا دەستەکەی بچنی وڵام بزانم چی شتێکم هەیە لەگەڵ سەلیقی خۆم بزانم چی شتێک باشە لەگەڵ یا جایوێستا ئەو کڵاوە سەوزەی پێشەوەیان لەگەڵ زەردەکەیان پارچە قماشێک بووە کە ماوەتەوە لە کردومە بە ئیتارێک بۆ کڵاوێک لەگەڵ جلەکەیە ئێستا ئەمە هەر تاقمی هەیە سەوزەکە و زەردەکەش ینی لەگەڵ جلەکە جوانە ڕێکی خێت باشە ئەو کەسانەی لە بواری دیزاینان جلی مۆدە زۆر ئەبێ متابعە بکەن وا هەیە بۆ نمونە ئەم متابعە لە جلی کوردیشا پێویست بکات چون کۆمەڵە گۆڕانکاریش ئەبوونین جاروبار لە جلی کوردیشا ڕوو ئەدات ئەم گۆڕانکاریانە بۆی کە دروست بکرێت پێویستی بە دووادە چوون و بە متابعە هەیە یان هەر ئەکەوتە سەر سەلیقەی خودی خەیاط بۆ جلی کوردی باوەڕ ناکەم چونکە هەرەوەی کە ماوەتە و چەندێکە بەڵام ئێستا گۆڕانکاریکیان تیا کردووە فەقیانە ناو یا فەقیانەکەن بە ساڵتەوەی کەن بە کەواوە فەقیانەکانیان گۆڕانکاریان تیا کردووە باش مۆدلەکان چی ئایا بۆ نمونەوە هەیە بە پێی وەرزەکان مۆدلیش بگۆڕێت؟ نا بەڵام هەر لەم چەند ساڵی ڕابردووە تۆزە گۆڕانکاریە تێکراوتەوە بەس وەکو بڵێم ئەم وەرزە نا بەڵام لە ڕەنگە تەنیا ڕەنگە زیاتر پێما بێ لەگەڵ ئەوەیە ئەو ڕەسەنایەتی ئەو شێواز و دەستوری کۆنی پێوە بمێنێتەوە هەرەوەی جوانتە ئێستا قماشی کۆنیش هاتووەتەوە زۆر جوانە وا هەیە بڵێ بۆ نمونە بۆ ئەم قماشانە وا جوانتر بێ هەر بە دەستورە کۆنەکان بدورێت بەڵێ زۆربەی ئەوت کە ئەشیێنە هەڵە هەر بەستایلی پێشووتر بۆ مدورن ینی سپاس بۆ خوانی شتەکە هەم ماوەتەوە باشە بەپی وەرز قماش ئەوە هیچ بە ڕنگ ڕۆڵی هەیە ینیەوەمان بیستووە بەڵام بەپی وەرز سادەیی و بە بۆنمە گوڵگوڵی و نەخشدار ئەوانە ئەگۆڕێت ینی ئەو ڕۆڵی هەیە بەپی وەرزەکان بۆ منە ئیتر بەرە وردە وردە ئەوە زستانە بەرەو بەهاریش بایەوەکە بەهاریت لە ئێستاەوە خواست لەسەر چییە؟ جلی سادە بەردەوام پێم وایە ینی خەڵکێکی زۆر ئارەزووی لێ هەیە بەڵام ئەو بابەتی هێلەکانە و کەوانی کە گوڵی تایە ئەمانە چۆنە ینی بەپێی وەرزن ئەوانیش خۆی کە ئەچیتە بەرەو زستان و سەرما و ئەمانە تۆزێک شتەکان چۆن بڵێم کەوا زیاتر ئەکرێ شتێک قەیفە بێت ئەمانە زیاتر ئەکرێ بەڵام ترکاچیتەوە وەرزەکانی تر و کاتی نۆرۆز ئەمان زیاتر ڕەنگە و ڕەنگ و ئەم شتانە بەکاری ڕەنگە بەهاری بەڵێ ئیتر نەخشتی تیاکەن بە گرنگترین جلی خانمان چەندی تێدەچێت ڕەنگەمە تۆزە نهێنی پیشەش بێ بەڵام زۆر مەبەستمانی هەندێک جار سەحر بیستومانانی گەیشتووەتە $1000 $2000 چی بڕیارەدا لەسەر ئەوەی کە ئەمجل ئەوەندە گران بێ لە قماشەکەیان لە دوورینەکە لە قماش لە چنین لەو چوزان بۆ زەنگیان و مروانی کە پێوەی ئەکرێ ئەمانە دوورینەکە لە قماشەکە زیاتر وانە وەکو شتێکانی حەزەکەم بیزانم چ شتێک قەرارە لەسەرەوەی جلوبەرگێک زۆر گران بێن نرخەکەی وڵا هەر هیلاکێکی دەورە بینە ئێستا بۆ نمونە جلێک کە تۆ زۆر هیلاک بووین ئیتر نقێم و جەنگیان و ئەم شتانەی زۆرە هەر لە کاتی دووری نیشات تۆ ئەم هەمووی کە کەسی دانیش ئەیچنێت و ئەی دوورێ چۆنەوەی ئێمە کە ئەچین بی دوورین ئەچینم بە شوێنی دوورینەکان هەمووی هەڵەوەشێنینەوە ئەبێ نقێم ئەگەر هەمووی هەڵەشێ تو بێ تو لێ بێت و دانەدانە هەمووی لەکەیتەوە هی ئەوەیە کاتی زۆری ئەسم جلی کوردی بێ ڕۆژ زیاترێک تۆ جلی کوردی ئاسانە دوورینی بەڵام ترها وردەکاریەکی وای ویستوە هەفتەشی ویستووە جا لە ملەکەیە بۆی چۆن بڵێم نەخشەکەی تێک نەچێ ئەبێ بەدەستداییتەوە بەتەلی عملیات وردەکاری زۆرە ئێوە یەک کاری دیکەشەکەن لە دوورینەکە کە تەواو ئەبێ ئوتوویەکەن
سەد ساڵ لە ماڵە ئۆتویەکە نابێت بە ئۆتووە کە لەوێ ئەکرێت ئەمە هۆکارەکەی چییە؟ تا ئۆتوشی نەکەم ئۆتۆکەتان باشەیان خۆتان زۆربیان ئۆتۆکۆنەکانە ئەوەی کە لە کۆنا بوو هەرەوە واللهی چۆن بڵێم کە تۆ ئەیدوریت یەکسەر ئۆتۆکەیەکەیت ئەوە یعنی کە یەک جار شتێک ئۆتۆکەی هەرو دەقە وەرەگرێت ئەوە مەسەلەکە گینای شتێکی تر نییە. لای خۆمان کە ئەمڕۆ ڕۆژی جیهانی دەرزی و دوورمانە ینی ڕۆژی بەرگ درۆکانە باوایدا پیشەی بەرگ درۆەتی تا چەند پیشەیەکە خانمانی ئێمە دەتوانن لەسەری بژێوی ژیانی پێدا بکەن پێت وایە خەڵکی ئێمە خاتوونی ئێمە مادەم تۆ جەنابەت خاتوونی ئێمە هەموو ساڵە گرنگی بە جلوبەرجی کوردیەدات بەردەوام گرنگی بە جلوبەرجی کوردیەدات یانی ئەوە لە ساڵێکدا وەرزێک کارتان هەیە. بەڵێ واللهی چۆن بڵێم بۆ مەسەلەی ئەوەی کە جلەکان دووبارێکی دەڵێ پرسیارەکە زۆر هین نەبوو دوولایەنێ پرسیارەکە منیشیانەوەیە کە خانمی ئێمە دەتوانێت بە پیشەی بەرگدوێتی ژیان بێتە سەر یان ئێوەس لە ساڵێکدا یەک وەرز کارتان هەیە لەو وەرزەدا دەتوانین تعویزی وەرزەکانی تریش بکەیتەوە؟ بەڵێ خۆی بێگومان لەو کاتەیە باشترە ئیش باشترە و بژێ ژیان دابینەکە بەڵام تۆ ئەگەر کارێ بکەیت و تۆزە ناوبانگی هەبێت خەڵکەکە پێی باش بێت باوەڕ ناکەم هەر یەک جار جل بکات لەو ساڵەیە یعنی باشە شتێکی زۆر باشە لەخوا بەزیێ بێت توانین بژێ ژیانی پێدابینکەی لەخوا بەزیێ هەمێک جارش هەیە خاتوونی مامان هەیە یەک دنیا جلی کوردیە ئەڵێ لە هەموو ڕنگێکم هەیە حەزی واشمان هەیە ئەمە وا کات خەیاتەکانیشمان بازاڕیان هەر بەگەرم بێنێتەوە جا ئێستا بابێنە سەر ئەوەی کە زۆر جار کاتێ باسی بەرگدرووی ئەکرێ لە نێو خاتوونەکانە باش یەک بابەت دێتە ئاراوە زۆر جار ئێمە ئەبینین یا خاتونەکان یان پیاوەکانیش تەنانەت بەڵام زۆر جار خاتونەکانە بۆ جلی کوردی ژنانە دوورین باشە ئەبینیت هەر کەسەوە ئەڵێ جلی کوردی بۆ نمونە کراسە مەقەستی تێخی بەو شێوازە ئەی بڕێ ئەیکا بەجل یعنی هەنێک کەسیش لە بابەتەکە هاتوونەتە ئاراوە لە بازاڕەکەیە کەلانێ زۆر لە ئیشەکەیە باش نەبن بەڵام ئەڵێ خەیاتیش و خەڵکیش چ ئەبا بۆی و زۆر جارش سەقەتەکە تا ئێستا خۆت وای لە هاتووە قماش سەقەتەکە یانە والله هەموو کەس تۆ تا سەقەتەکەی ناتوان شێر نابی بەڵام زۆر کەس یعنی بەڕاستی ئەبینی جلێکی بۆ ئەبێ قیاست ئەگرێت دوایی دەبینی یەک دنیا لە خۆت گەورەترە جلەکە ئەمەی کە ئەوەنە لە بابەتەکە دەست زۆر بۆ لەبەرەوەی کە بەڕاستی ئێستا زۆر کەسش بە دوای هەلی کاراگەڕێ نەحەقیان نییە بەڵام شتەکەکەن بە جوانی نایکەن یعنی کەسانێکی تایە بەڕاستی بەداخەوە شتەکە سەقەتەکە ئەمە هیچ بابەتەکە وای کردووە تۆزێک متمانە لە نێو خەڵکە بۆ خەیات کەمرێتەوە بەتایبەتی بۆ خەیاتی ئافرەت ئێستاکە ئەڵێن ئەو خەیاتە وایە ئەمە کە بەڵام لە لای پیا و چۆن بڵێ ئەو شتە بۆ بەهین کاڵێش پیا و شت سەقەت ناکە بەڵام وانێ خەیاتی پێوی شت سەقەتەکە ئەمە هەرو بابەتی متمانەکەیە ئیتر بۆ تۆ بۆی کاڵێ لای خەیاتی پیا و وا باشتر وە بەڵام نام ئافرەتی شەتوانێت باشە لای پیاوان ستارخانی مراتخانی کۆمەڵک بابەتی لە ژنانیش دەستوری جیاوازەیە یان بەپێی ناوچە دەگۆڕێت دیزاینەکە بەپێی ناوچەکانی شەگۆڕێت هینێک و دیزاین خواست لەسەر چییە خواست لەم ساتەیە ئەم ساڵستەکەی بەهار بێتەوە چی ناوچەیەک باڵا دەستە بە بەسەر ناوچەکانی تردا لە دیزاینکردنی جلوبەرگا بەڕێمە سلێمانی چونکە سلێمانی ئیشەڵا باشە بێت بە تایبەتی کۆڵوانە ئەم سا زۆر مۆدی کۆڵوانە بێت کۆڵوانە بە پولەکە دیزاینی زۆر جیاوازەکرێت شتێک لەسەر سادەکرا زۆر سپاس ممنون بۆ ئامادەبوون حەقی خۆیەتی ئەم ڕۆژەش پیرۆزبایی لێ بکەین لە خاک و کاڵە و لە هاوپیشەکانی لە شیان ساخ بێ دەستیان خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون دەستە خۆش بە دووبارە سپاس بۆ ئامادەبوون